پیاوی ڕەشیدیان لە ناو خەڵکەکەیان هێشت بەڵام هێشتا نابێ ئومێدی ئەوە بێ ئومێد ببین چونکە دوو تەرەف ماون کە بێنەوە مەیدانەکە یەکەم ئیسلامیە پاکە سەر ڕاستە چاکەکانی کە زاهیدانە بۆ خوا ئەژین و دەستیان لەگەڵ هیچ دەسەڵاتەکانە دووهەم ئەو قەومیە نیشتیمان پەروەرانەی کە وەکو نەوشیرها مستەفا بیریانە کردەوە نیشتیمانیانە سینە فراوان ئەوەی ڕابردوو بکەنەوە بە ڕابردوو ئەوانەش زۆرن ئیسلامیەکانیش زۆرن تەرحی ئەلمانیەکە تەرحێکی بەقووەترە لە ئیسلامیەکە بەڵام ئەلمانیەکان وەرەقەیان سوتاوە ناتوانن بەبێ ئیسلامیەکان ئەو شعبیەتە دروست بکەن ئەوە ئەندۆنیسیا هەتا مەغرب ئیسلامیەکان ڕەقەمی قورسن لە مەعادەلەکانە ئیسلامیەکان شعبیەتیان زۆر بەقووەترە ئیسلامیەکان نەتوانن جەماوەرەکە بجوڵێنن بەڵام مەشروعەکە ئەلمانیەکان نەتوانن داهێڕێژن لەبەرەوە زۆر ضروریە لە داهاتووی نزیکە دوور تەبان کە ئیڵێن عادەتەن ئەوێمانە هەمووی پلانی ساڵ و 2 ساڵی بۆ دابنی چونکە ئەمانە هەتا ئەو کۆم شەڕەشۆقانەکەنەوە تا خەڵکێک پێگا و خەڵکێک لێک نزیکە بێتەوە مەنهەج دروستەکە ساڵیەوێ ئەبێ لەو مدەتەیە ئەم دوو فەسیلە بێنە پێشەوە فەسیلێکی جیهادی عەقیدە پاکی بۆ خوا سڵحاوی تەزکیەکراوی پارسەنگی ئەخلاقی واقعناس سەرڕاست کە کوردستانیانە بیرەکات کوردێکی قەومی نیشتیمان پەروەری متەوازن کە ئەزانێ ئیسلامیەکانیش وەزنیان هەیە و ڕەقەمی معادلەی کوردەکەن لەبەرەوە بێ بە هەردوو لە ئەو قووەت و نفوزە دروست بکەن قەومیە نیشتیمان پەروەریەکانە ببن بە بەدیلی پارتی وێچێتی ئەو ئیسلامیانش ببن بە بەدیلی یەکگرت و کۆمەڵ خوای گەورە یارمەتی دەری ئێمەش و ئێوەش بە هیدایەتمان بدا أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله